لە چوارچێوەی هەوڵەکانمان وەکو نوێنەرانی پارێزگای کەرکووک بۆ ئەوەی کێشە کشتتوکاڵەکانی پارێزگای کەرکووک بگەێنە چارەسەرێک دوای ئەوەی جوتیارانی پارێزگای کەرکووک سکاڵای ئەوەیان هەبوو کە ئەو بەروبوومەی هەیەە لەلایەن وەزارەتی تیجارەوە لێیان وەرناگیرێت ئێمە مفاتەحەی وەزارەتەکانمان کرد وەزارەتی زراعە وەزارەتی تیجارە و ئەمانی عامی مەجلیسی وزرا بۆ ئەوەی حکوومەت ئەو بەروبوومەی کە هەیەە ساڵانە گەرم و جۆ لیان وەربگیرێتەوە دیارە ئەم جوتیارانەی پارێزگای کەرکووک بە بڕیاری 29 زەویە کشتتوکاڵەکانیان بۆ گەڕاوەتەوە بەڵام سەنەدی قانونی کە وەزارەتی زراعە پشتی پێبەستێ بۆ پێدانی خوتەی زراعی ئەمەیان قەید الئیجراءاتەوە لە وەزارەتی عەدلە ئومێد دەکەین لە نزیکترین کاتە سەنەدە قانونیەکانیشیان پێ بگاتەوە خۆشحاڵانە هەوڵەکانمان ڕێگەی خۆی گرت و نەتیجەی هەبوو کە توانیمان لە ڕێگەیەوە زیاتر لە 250,000 دۆنم کشتتوکاڵی لە پارێزگای کەرکووکە کە مەشمول نەبوون بۆی کە حکوومەت بەروبوومیان لێ وەربگرێتەوە لیان وەرگیرایەوە و هەوڵەکانمان سەری گرت.